مرۆڤایەتی لە بەردەم گەورەترین ئاڵنگاری سەردەمدایە. گۆڕانی کەشوهەوا و پاراستنی سەرچاوە سروشتیەکان تەنها بابەتێکی ژینگەی نین، بەڵکو پرسی مانەوە و داهاتووینەوەکانی ئێمەن. لەم ڕوانگەیەوە ناوەندە ئەکادیمیەکان دەبنە سەرقافڵەی هۆشیاری و دۆزینەوەی چارەسەرە زانستیەکان. لێرەوە زانکۆی کۆیە هەمیشە پێشەنگ بووە لە چوارچێوەی کۆڵەکەی زانکۆی سەوز لە پلانی استراتیژی 2023-2027. ڕێکارەکانی دەستپێشخەری زانکۆی سەوز کە لەلایەن جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵەبانیەوە ڕاگەیاندرا. زانکۆی کۆیە لایەنی زانستی و کردداری ئەم دیدگای گرتە ئەستۆ بۆ بنیادنانی کەمپەسێک ژینگە دۆست. وەک ڕنگدانەوەی بەدیهێنانی ئەم ئامانجە استراتیژیە بە دەستپێشخەری سەرۆکی زانکۆی کۆیە پرۆفیسۆر دکتۆر محەممەد حەسیب سەدیق لە ساڵی خوێندنی 2024-2025 خەڵاتی زانکۆ بۆ پاراستنی ژینگە و بەردەوامیدان بۆ خوێندکارانی زانکۆی کۆیە ڕاگەیاندرا. خەڵاتێک کە ئامانجی ڕاکێشانی سەرنجی خوێندکارانە بەرەو دۆزینەوەی چارەسەری داهێنەرانە بۆ کێشە ژینگەییەکان. ئەمڕۆ ئەم خەڵاتە تەنها بیرۆکەیەک نییە، بەڵکو نەریتێکی ئەکادیمی چەسپاوە. بۆ دووەم ساڵی لەسەر یەک زانکۆی کۆیە باوش بۆ داهێنانی کچ و کوڕە خوێندکارەکانی دەکاتەوە و هانیان دەدات کە زانستەکەیان لە تاقیگەکانەوە ببەنە ناوکایی خزمەتکردنی ژینگە. ئەم ساڵ کێبڕکەیەکە گەیشتە لووتکە 152 خوێندکاری ڕژد و داهێنەر لە ڕێگەی 106 پرۆژە بە توێژینەوە و بیرۆکەی جیاوازەوە بەشداریان کرد. لیژنەی باڵای هەڵسەنگاندن دوای چەندین قۆناغی وربینی نایابترین و کاریگەرترین پرۆژەکانی دەستنیشان کرد. ئەم خەڵاتە تەنها وێزگێکی کاتی نییە، بەڵکو ڕێگەیەکی درێژخایەنە کە ساڵ لە دوای ساڵ گەشە دەکات. زانکۆی کۆیە وەکو چەترێکی زانستی و ژینگەی دەمێنێتەوە بۆ پێگەیاندنی نەوەیەک کە بڕوای بە بەردەوامیدان هەیە. دەرگا بۆ هەموو بیرۆکە و داهێنانەکانی داهاتوش کراوەیە. پێکەوە بەرەو کەمپەسێکی سەوزتر و نیشتیمانێکی ئاوەدانتر.